ئەکادمیای مێگامایند پلس بۆ پەروەردە و ڕاهێنان و ڕاوێژکاری، زنجیرەی کتێبی دەنجی، کتێبی ژمارە 2 پۆلەکەت بەرەواش بکەوە لە نووسینی جۆنەتان بەرگمان ئارۆن سامز، وەرجێڕانی لە ئینگلیزیەوە هیمداد عەبدولقەهار محەممەد لە بڵاوکراوەکانی دەستگای فام بۆ چاپ و بڵاوکردنەوە، چاپی یەکەم ساڵی 2022. هەڵسەنگاندنەکانی کەڵەکەبوون واتە فۆرمەتیڤ. ئێمە هەردووکمان بۆ ماوەی چەندین ساڵەوانەی کیمیا دەڵێنەوە، لە درێژایی ئەو ماوەدا پاشخانێکی باشمان لە بابەتەکەی خۆمان کۆ کردێتەوە و پەرەمان پێداوە بۆی بتوانین بە خێرایی ئەو خاڵانە دەستنیشان بکەین کە قوتابی تێگەیشتووە یان تێی نەگەیشتووە. کاتێک بەناو پۆلەکەدا دەگەڕین و لەگەڵ قوتابیان قسە دەکەین، یەکسەر هەوڵ دەدەین ڕادەی تێگەیشتنیان دیاری بکەین. کاتێک کە قوتابیان لەناو پرۆسەی فێربووندا بۆمان دەردەکەوێت کە لە چی کێشەیان هەیە و ئەو هەڵە تێگەیشتانیان بۆ ڕاست دەکەینەوە. هەروها ئەوەش تێبینی دەکەین کە قوتابیەکانمان پەرە بەو چەمکانە دەدەن کە ئەویش پێویستی بە ئاستی جیاوازی پاڵپشتی ئێمە هەیە بە گوێرەی ئەو پەرەسەندویە مەعریفیەی تاکایەتی کە قوتابیان هەیەە. هەروها بە گوێرەی ئەو ئەرکەی کە خراوەتە سەرشانیان، بە گوێرەی ئەو ئامانجە دیاریکراوانەی کە دەستنیشان کراون بە شێوەیەکی ڕێکخرا و یارمەتی قوتابیان دەدەین. بەڵام لە زۆر حاڵەتیش لێ دەگەڕین قوتابیەکە کێشەی هەبێ تاکو خۆی هەوڵ بدا. لەوە تێگەیشتون کە فێربوون بریتی نییە لە پێدانی خواردنێکی ئامادە بە کەوچکێک واتە سپون فیدینگ دەربارەی ئەو ناوەڕۆکەی کە قوتابیان پێویستە فێری بن، بەڵکو گونجاوترە کە مامۆستا لێ بگەڕێ قوتابیان هەندێک زۆرانبازی و ململانێ بکەن لەگەڵ چەمکە قورسەکان بۆی قوتابی زۆر بەقوڵی و زۆر بەباشی فێری ئەوانەیە بێ. بۆیە هەندێک قوتابی ئێمە لیان دەگەڕین تاکو خۆیان فێر ببن. ئەمەش زامنی ئەوەمان بۆ دەکات کە بە قوڵی فێر دەبن، نەک ئێمە هەر کێشەیەکیان هەبێ دەستیان بگرین و زۆر بە ئاسانی بۆیان چارەسەر بکەین. بەڵام بە شێوەیەکی گشتی هاوکاریان پێشکەش دەکەین. خاڵێکی گرنگ لە پرۆسەی هەڵسەنگاندنی کەڵەکەبوودا بریتیە لە قوتابی ئەو سەنگی محەکە. ئێمە ئامانجەکانی فێربوون دەدەینە قوتابیان، لەگەڵ ئەوەشدا سەرچاوی پێویستی دەخەینە بەردەست بۆی ئەو ئامانجانە بهێنێتە دی. بەڵام قوتابیش لە سەرەتی بەڵگەمان پێشکەش بکا بۆ ئەوی کە فێری بووە ئەو ئامانجانەی بە تەواوی فێری بووە. ئەو قوتابیانەی کە ناتوانن بەڵگە بهێننەوە بۆ فێربوون و بەرەو پێشچوونیان بۆ ئەو ئامانجانە، ئێمە بە خێرایی هەڵسەنگاندنێکی فێربوونیان بۆ دەکەینەوە. هەروەها بەجێرەی ئەوەش پلانێکی چارەسەرکاری گونجاو بە گوێرەی تواناکانی ئەو تاکە قوتابیە دەم و دەست دەخەینە ڕوو تاکو بکەڕێتەوە سەر ڕێچکەی فێربوون بە تایبەتی ئەو بەشانەی کە فێری نەبووە. جۆری ئەو پلانی چارەسەریانە و دووبارە وانەوتنەوەش لە قوتابیەک بۆ قوتابیەکی تر دەگۆڕێ. ڕەنگە ئێمە داوا لە قوتابیەک بکەین کە ڤیددیۆیەک دووبارە سیر بکاتەوە، یان هەندێک جار دەڵێن سەیری ئەو ڤیددیۆیە بکە بۆ یەکەم جار تاکو باشتر تێبگەیت. ئێمە تەنانەت سەرچاوی کتێبیشیان دەخەینە بەردەست و پەیج وێبسایتیشیان دەخەینە بەردەست تا سەردانی بکەن یان ئەو کتێبانێک کە پێویستە بیخوێننەوە. هەندێک جاریش پێویست دەکات بە سادەیی لەگەڵیاندا بنیشین و کاریان لەگەڵ بکەین لەسەر ئەو چەمکانەی کە بەباشی تێی نەگەیشتون. ئێمە زۆر جار ئەو جۆرە هەڵسەنگاندنی کەڵەکەبوونە وەکو پرۆسەی سیرکردنی ڕۆنی ئۆتۆمبیل یان مەچینەی ئۆتۆمبیل دەبینین. بەڵام بەڕێز ئیوان میتینتۆش کە کەسێکی شارەزایە لە بواری پەروەردە ئەوەی بۆ ڕاستکردنەوە گوتی نەخێر، هەڵسەنگاندنی کەڵەکەبوو وەکو GPS-ە. کاتێک کە شوفێرێک GPS بەکاردێنەیە ڕێگەی ون کردووە، ئەو GPS-ە هەڵدەستێت بە دووبارە ئەژمارکردنەوە و دووبارە دۆزینەوەی ئەو ڕێگایە تاکو یارمەتی ئەو شوفێرە بدا بگەڕێتەوە سەر ڕێی ڕاستی خۆی. شوفێرەکە هەردەم ئەوەی لە بەردەمە کە GPS-ەکە پشتگوێ بخات، بەڵام ئەو ئەگەر بیەوێ بگەڕێتەوە سەر ڕێچکەکەی خۆی دەبێت ئاگای لە GPS-ەکە بێ و گوێ لە ڕێنمایەکانیش بگرێ، یان ئەگەر گوێ نەگرێ ڕەنگە بیخاتە نێو دەریاچەیەکی ونبوو یان دەریاچەیەکی نادیار. لە پۆلدا مامۆستا وەکو GPS-ەکەیە کە دووبارە ئاراستەی قوتابیەکان دیاری دەکات. کاتێک دەبینن کە قوتابیەک لە تێگەیشتندا بە هەڵە چووە یان بە هەڵە لە چەمکێک تێگەیشتووە، هەموو کات دەتوانن دووبارە ئەو ئامۆژگاریە یان ئەو ئاراستەی مامۆستاکە وەربگرن یان نا، یان دەتوانن هەر خۆیان بەردەوام بن لە شوفێریکردن تاکو دەگەونە ئەو شوێنەی کە دەریاچە هەڵە تێگەیشتنەکانە. بەرپرسیارەتی مامۆستایە کە بە شێوەیەکی بەردەوام هەڵسەنگاندن بۆ ڕێچکەی هەر قوتابیەک بکە لە کاتی پێویستدا، فیدباچی دەمودەستی پێ بدات تاکو وا بکە بە شێوەیەکی سەلامەت گەشتەکەی بەردەوام بێ لەو ڕێگایانەی بەرەو فێربوونی دەبات. لە کۆتاییشدا پرسیارە سەرەکیەکان ئەوانن: ئایا فێر بووی؟
ئەگەر فێربووی دەتوانی بەڵگەمان نیشان بدەیت کە فێربووی، بەڵام بەشێکی وانەوتنەوەی باش ئەوەیە کە تۆ بزانی لەکوێدا قوتابی لەو ڕێگایە یان لەو گەشتەیە کە کێشەی هەیە، نەک تەنها وردبینی بکەی ئاخۆ ئەوان بە سەلامەتی دەگەنەجێ یاخود نا. ئاراستەکردنی پرسیاری دروست لە کاتی هەڵسەنگاندنی کەڵەکە بوو. کاتێک ئێمە لەگەڵ قوتابیان گفتوگۆ دەکەین، بەردەوام لەو کارە کارلێکێک لە نێوانمان دروست دەبێت تاکو دڵنیابینەوە لەوەی کە ئەوان لە ئامانجەکانی فێربوون تێگەیشتون. ئێمە هانیان دەدەین و پاڵیان پێوەدەنین تاکو ئەوان چەندی پێیان دەکرێت بە قوڵی فێر ببن، کە ئەوەش یەکێکە لە پێکهێنە سەرەکیەکانی استراتیژێتی چۆنێتی ئاراستەکردنی پرسیاری ئێمە لەم شێوازەدا. ماوەیەک لەمەوبەر لەگەڵ بەڕێوەبەری یەکێک لە قوتابخانەکانی سەر بە زانکۆیەکی تایبەت دانیشت بووین. ئەو زۆر بەپەرۆش بوو دەربارەی ئەو لایەنە لە پرۆسەی فێربوونی بەرەواژی تەواو. پرسیاری ئەوەی لێکردین ئێمە چۆن دەتوانین لەسەر ئەم شێوازە ڕاهێنان و مەشق بە مامۆستایان بکەین، بە تایبەتی مامۆستایانی نوێ، چکە ئەو ئاماژەی بۆ کرد کە مامۆستایانی خاوەن ئەزمون ڕەنگە خۆیان بتوانن کە ئەو پرسیارانە ئاراستە بکەن کە پێویستن. بەڵام چۆن دەتوانین ئەو بەهرەی پرسیارکردن بگوازینەوە بۆ مامۆستایانی نوێ؟ ئەوە بەڕاستی پرسیارێکی ئاسان نییە بۆ وەڵامدانەوە، چکە زۆر جار فترەتی ئینسان، ئینتویشنی ئینسان زۆر بە ئاسانی ناگوازرێتەوە. ئێمە بە شێوکی بەردەوام لە سەرەتای ساڵدا کاتێکی زۆر بەسەر دەبین لەگەڵ قوتابیان تاکو شارەزایان بین و تیان بگەین و بزانین چۆن قوتابیەکان بیر دەکەنەوە و بە چه شێوازێک باشتر فێر دەبن. ئێمە بۆ ئەم کارە هیچ پێوەرەی هەڵسەنگاندنی ستانداردمان نییە، تەنها گفتوگویان لەگەڵ دەکەین و زیاتر ئاشنایان دەبین و زیاتر دەیان ناسین. ئەو ڕێگەی ئێمە هەرچەندە زۆر بابەتی نییە، بەڵام تا ڕادەیەکی زۆر سەرکەوتووە، کەواتە ئامۆژگاری ئێمە بۆ ئەو مامۆستایانەی کە گرنگی دەدەن بە جێبەجێکردنی ئەو شێوازی تەواوی بەرەواژ ئەوەیە کە قسە لەگەڵ قوتابیانیان بکەن تاکو زیاتر بیان ناسن، وەکو خۆیان تاکو بزانین چۆن بیر دەکەنەوە یا تا یارمەتیان بدەین کە فێریان بکەین چۆن فێر بن. مامۆستا پێویستە پرسیاری گونجاو و دروست لە قوتابیەکی بکە، لە هەر قوتابیەکی بکە، چکە قوتابیەکانی خۆمان باش دەناسین، لەبەرەوەی باش دەیان ناسین دەزانین ڕادەی تێگەیشتنیان لە هەر ئامانجێکی فێربوون چەندە. بەڵام پێویستە پرسیارەکانیشمان جۆرا و جۆر بن بە پشت بەستن بە تێگەیشتنی قوتابیەکە، چکە هەر قوتابیەک لە ئاستێکی تێگەیشتنی جیاوازدایە. مەبەستی سەرەکی ئێمەش بریتێ لە گەشەپێدانی ئەو ئاستە و پەرەپێدانی. یەک لە لایەنە باشەکانی فێربوونی شێوازی بەرەواژی تەواو ئەوەیە کە مامۆستا دەرفەتی ئەوەی هەیە پرسیاری زۆر ئاراستەی قوتابی بکە. لە جیاتی ئەوەی تۆ یەک پرسیار ئاراستە بکەی لە ماوەی بابەتەکە، دەتوانیت چەندین جار پرسیار بکەی لە قوتابیەکانت لە کاتی کارلێکردن و لە کاتی قسەکردن و گفتوگۆکردن لەگەڵیان، هەروەها پراکتیزەکردنی شێوازی فێربوونی بەرەواژی تەواو. ئەوەش یارمەتی مامۆستایانی تازە دەدات، چکە دەرفەتێکی زۆر گونجاویان بۆ فراهەم دەکا تاکو پرسیارەکانی خۆیان لەگەڵ قوتابیان بگونجێنن، بە تایبەتیش بۆ پڕکردنەوەی ئەو پێداویستیانەی فێربوونە تاکە کەسیانەی قوتابیان کە هەریەک بەتەنها هەیەی. جۆری دووەمی هەڵسەنگاندن پێی دەڵێن هەڵسەنگاندنی کۆتایی یان سەمەتیڤ ئەسێسمنت. ئەو هەڵسەنگاندانەی پێش زۆر گرنگن بۆ زانینی ئاستی قوتابیان، هەروەها بنەڕەتیشن تاکو قوتابیان خۆیان ئەو معریفەی ناوەڕۆک دروست دەکەن و بنیاد دەنێن. بەڵام ئێمە لەو باوەڕەداین هەڵسەنگاندنێکی تریش هەیە لە ئاستێکی باڵاترە کە تێیدا قوتابیان داوایان لێ بکرێ تێگەیشتنی تەواوی خۆیان دەربارەی ئامانجەکانیان بخەنە ڕوو. بۆیە ئێمە هەڵساین بە دانان و پەرەپێدانی هەڵسەنگاندنی کۆتایی یان سەمەتیڤ بۆ هەر قوتابیە کە داوایان لێ دەکرێت بەلایەنی کەم فێربوون و ئامانجەکانی ئەو بابەتانیان بخەنە ڕوو. شێوازی جۆرا و جۆر هەن لە بەردەستی هەر پەروەردەکارێک بۆ پێوانەکردن و هەڵسەنگاندن. ڕەنگە تاقیکردنەوەکان لەسەر چەند خاڵێکی گشتی بن یان چەند نمرەیەک بن. دەکرێت ئامانجەکانی فێربوون تاک هەڵبسەنگێنرێن لەسەر پێوانەیەکی 0 بۆ 4 یان تاقیکردنەوە کە تێیدا ڕێژەیەکی سەدی دیاریکراو دەدەیت بە قوتابی. ئێمە لە ژیانێکدا دەژین کە هەڵسەنگەکان زیاتر بە پیتە، واتە PTA بۆ F، PTA واتە نمرەی باڵا، PTF واتە کەوتوو یان دەرنەچوو، کە ئەو ڕێژە سەدیانە نمرەی قوتابیەکە دیاری دەکەن. هەرچەندە بە تەواوی بڕوامان بە هەڵسەنگاندنی قوتابی نییە لەسەر ڕێژەی سەدی، بەڵام دەبێت ئەوەشمان لە یاد بێت کە ئێمە لە چوارچێوەی قوتابخانە و کۆلیژەکان کار دەکەین، بۆیە دەبێت پابەند بین بە ڕێنماییەکانی ئەوانیش، بۆی بتوانین کارەکانی خۆمان جێبەجێ بکەین لە ژینگەیەکدا کە هەڵسەنگاندن بە پیت دەکرێت A بۆ F، بۆ نمونە کە بە شێوەیەک بێ دایک و باوکان و قوتابیان تەنانەت بەڕێوەبەری قوتابخانەکەش
لەگەڵی ئاسوودە بن و نیگەران نەبن. ئێمە بڕیاری ئەوماندا کە هەر قوتابێک لە هەڵسەنگاندنی کۆتایی ئێمەدا پێویستە بەلایەنی کەم 75% بهێنێ بەوەی بسەلمێنێت کە بە تەواوی فێر بووە. ئەو ژمارەیەش ڕەمەچی نییە. ئێمە سەیری ئامانجە بنەڕەتیەکانی فێربوون دەکەین و لەسەر ئەو بنامایە تاقیکردنەوە ئامادە دەکەین. بە جۆرێک ئەو قوتابی ئامانجە بنەڕەتی و سەرچیەکان فێربوو بێ دەتوانێت 175 بەدەست بێنێ. ئەو 125 کە دەمێنێتەوە لە هەڵسەنگاندنەکە دەکرێت بەدەست بهێنرێ بەو ئامانجانەی تا ڕادەیەک لاوەچین، بەڵام بەشێکن لە پرۆگرامی خوێندنەکە. لە هەمان کاتیشدا ئاستەکەیان لە ئاستی هەمان 175 پێشوو نییە. ئەو قوتابیە نەتوانێت 175 یان زیاتر بەدەست بێنێ پێویستە هەڵسەنگاندنەکە دووبارە بکاتەوە. ئەگەر قوتابەکە کێشەی هەبوو لە بابەتێکی دیاریکراو ئەو ئێمە بەرنامە و لایەنی چارەسەرکاریمان هەیە بۆ ئەو قوتابیە و یارمەتی دەدەین و پاڵپشتی دەکەین تاکو دەگاتە ئەو ئاستەی بتوانێت لەو هەڵسەنگاندنەی کۆتایی دەربچێ و نمرەی پێویست بهێنێ. هەروەها ئێمە ڕێگە دەدەین بەو قوتابیانەی کە تەنانەت نمرەی 175 یان هەیە دەیانەوێت نمرەکەیان بەرز بکەنەوە دەیدەینە دەست قوتابی خۆی بڕیاری لەسەر بدا. ئێمە مەبەستمانە قوتابیان خۆیان بەرپرسیارەتی فێربوونیان لە ئەستۆ بگرن. چەند هەڵسەنگاندنێکی تاقیگەیشتمان هەیە کە پێویستە قوتابیان تەواوی بکەن. ئەو هەڵسەنگاندانە قوتابیەکە چەند کێشە و گرفتێکی پێدەدرێ بەو ئامێرانەی لە بەردەستێتی بەو مادە کیمیاییانە و بەو ئامراز و کەرەسانەی کە لە بەردەستن هەوڵ بدات چارەسەری ئەو کێشەیە بکە. ئەو هەڵسەنگاندانە ڕەسەن و ئەوانەش بەشێکی سەرچین لە پرۆگرامەکانی خوێندنی ئێمە. قوتابیان پێویستە بەلایەنی کەم 175 بهێنن بۆ ئەوی لەو هەڵسەنگاندناش دەربچن. سوودەکانی فێربوونی بەرەواژی تەواو ئەوەیە ئەوان ڕێگەیان پێنادرێ هەرچی هەبێ پێشکەشی بکەن چکە دەزانن راپۆرتێکی نەگونجاو بە ئاسانی پێیان دەدرێتەوە و پێیان دەگوترێت چاچی بکەن یان یەکێکی گونجاوتر پێشکەش بکەن. بۆیە ئەو قوتابیانەی دەیانەوێت دەربچن زوو لەوە تێدەگەن کە باشترە بۆ خۆیان کارێکی ئازبەرز پێشکەش بکەن لە سەرەتادا نەک کارێکی خراپ و ئازنزم کە دەزانن دەبێت دواتر دووبارەی بکەنەوە. خاڵێکی تر کە پێویستە لەو پرۆسەیەدا سەرنجی بدەین لەو شێوازەی کە ئێمە جێبەجێ دەکەین ئەوەیە کە تەنها یەک شێوازی هەڵسەنگاندن لە ژینگەی فێربوونی بەرەواژی تەواو بەکار نایێت. زۆر لە مامۆستایان و قوتابیان ئەوانەی هەڵسەنگاندنی سەمەتیڤ یان کۆتایی بەڕێوە دەبەن لەو شێوازانەی فێربوونی تەواوی بەرەواژ بەکاردێ. ڕەنگە لە شێوازە باوەکەش هەمان شت بێ کە تاقیکردنەوە دەدرێتە قوتابیان لە ڕۆژێکی دیاریکرا و هەر نمرەیەک بەدەستی دەهێنن ئەو نمرەیە جێبەجێ دەکرێت. هیچ ڕێگایەک نییە بۆ بەرەواشکردنەوە، هیچ ڕێگایەک نییە بۆ هەڵسەنگاندن، هیچ ڕێگایەک نییە بۆ ئەوی فیدباک بدەین بە قوتابیان. ئێمە هەموو کات ئەوە دەکەین کە لە باشترین بەرژەوەندی قوتابیەکاندایە، بەڵام پێویستیشە لە ژینگەی پەروەردەیی خۆمان لەو چوارچێوەیە کار بکەین کە بۆمان دیاری کراوە. پاکێتی و شەفافبوون لە تاقیکردنەوەکاندا واتە ئینتێگریتی. کاتێک کە ئێمە لە سەرەتا دەستمان بە پرۆگرامی بەرەواژی تەواو کرد تاقیکردنەوەکانمان لەسەر کاغەز بوون. چەند جۆرە پرسیارێکمان دەهێنایەوە بەڵام قوتابیەکان لە کاتی جیاجیا تاقیکردنەوەکانیان ئەنجام دەدا. زۆر جاریش ئێمە لە ژینگەیەکی وا تاقیکردنەوەکانمان دەکرد زۆر گرنگیمان نەدەدا بە چاوتێریکردنی قوتابیان، بەڵام بەداخەوە هەندێک لە قوتابیان بژاردەیەکی ئازنزمیان هەڵبژارد و ڕێگەی جیاوازیان دۆزیەوە بۆ گزیکردن لە تاقیکردنەوەکان. هەندێکیش لەوانە وێنەی پەراوی تاقیکردنەوەکانیان دەگرت و لە ڕێگەی تەلەفۆنە زیرەکەکانەوە و دواتریش بۆ برادەرەکانی خۆیان دەنان. هەرزوو هەندێک لەو تاقیکردنەوانەی ئێمە ئەنجاممان دەدا بە سەرتاپەهای ئەو شوێنانە بڵاو بوونەوە کە قوتابیانی تێدا بوو. ئەوە بوو دەستمان کرد بە بەکارهێنانی کۆمپیوتەر لە تاقیکردنەوەکان و ئەوە یارمەتی دەربوو بۆ پاراستنی ئاسایشی تاقیکردنەوەکە. بەڵام لەوێش هەندێک قوتابی توانیان بەهۆی لەبەرگرتنەوە و لێدانی کۆپیپیستی هەموو تاقیکردنەوەکە بتوانن کۆپیەک بۆ خۆیان بنێرن بۆ ئەو هەژمارەی ماڵەوەیان و دواتریش بەسەر برادەرەکانیان دا بەشی بکەن. شانی باسە ئێمە ئەو جۆرە کارانە هەندێک ناومێدمان دەکەن و هەندێک سارد بووینەوە، بەڵام لەبەرەوەی کۆمپیوتەری پێویست لە پۆلەوانەکاندا نەبوون بۆیە قوتابیانمان دەنات بۆ کتێبخانەی قوتابخانەکە بۆ ئەوەی تاقیکردنەوەی تێدا ئەنجام بدەن. لەوێش بەداخەوە ئەومان بۆ دەرکەوت قوتابیان هەندێک جار بە گروپ تاقیکردنەوەیان ئەنجام دەدا و هەندێکیشیان بابەت و کتێب و سەرچاوی دیاریکراویان لەگەڵ خۆیان دەبرد کە ڕێگەی پێ نەدرا بوو. خۆ ئێمە زۆر سادە و نەفام نین، هەرزوو لەوە تێگەیشتن قوتابیان هەموو شت دەکەن بۆی بە دەوری یاساکان و ڕێساکاندا پێچ بکەنەوە و ڕەنگە بژاردەی ئاسنزمیش هەڵبژێرن.
ڕۆڵ ئێمە وەکو مامۆستای باش بریتی بوو لە سنووردانان بۆ دەرفەتی گزیکردنی قوتابیان لەگەڵ چەند گۆڕانکاریەکی کەم ئێستا ئەو چارەسەریە کە لە بەردەستدایە زۆربەی کێشەکانی پاکێتی و شەفاوبوون و ئاسایشی تاقیکردنەوەکانی دەستەبەر کردووە. ئێستا ئێمە ڕێگە دەدەین تاقیکردنەوەکانمان تەنها لە ناو پۆل ئەنجام بدرێت. هەروەها چەند کۆمپیوتەرێکمان داناوە 6 بۆ 7 کۆمپیوتەر لە ژوورەکانمان بۆ ئەو مەبەستە. هەر تاقیکردنەوەیەک پاسوێردی تایبەتی خۆی هەیە. ئێمەش تەنها کەسین کە ئەو پاسوێردانە دەزانین. کاتێک قوتابیەکە ئامادەی بۆ ئەنجامدانی تاقیکردنەوە پێویستە قوتابی داغلی هەژمارەکەی بێ لەسەر ئەو کۆمپیوتەرە و لەسەر ئەو هەژماری کە بۆی دانراوە. ئینجا کە ئامادە بوو پاسوێردەکەی بۆ داخل دەکەین و دەست بە تاقیکردنەوە دەکات. ئەمە دەرفەتێکمان پێدەدا کە لەگەڵ قوتابیان تاک بە تاک قسە بکەین پێش ئەنجامدانی تاقیکردنەوەکان بۆ ئەوی دڵنیا بینەوە و بزانین ئەو شتانەی لە بەردەستیانە وەکو سەرنج و تێبینی و دەفتەر و سەرچاوە ڕێگە پێدراونیان نا. بۆ نمونە بژمێر یان خشتەی تایبەت بەوانە کیمیاییەکان لە بەردەستە یاخودنا. بە شێوەیەکی ئاسایی هەندێک لێدوان و سەرنجی هاندەرانیان پێ دەڵێن. هەرچەندە ئەوە سیستەمێکی زۆر تەواو نییە، بەڵام زۆر لە کارەکانی پاکێتی و ئاسایشی بۆ ئێمە چارەسەر کردووە. ئەوانەی کە دەیانەوێت لە ڕووی ئاسایشی تاقیکردنەوەکانەوە سەلامەت بن و هەنگاوێکی تر بچنە پێشێ دەتوانن ئەو کارە بکەن کە ئاڕۆن لە ساڵی 2011 دەستی پێکرد. ئەویش تاقیکردنەوە بوو لە ڕێگای ئینتەرنێت. ئەو ئەزمونەی ئاڕۆن دوو پرسیاری گرنگی وەڵام دەدایەوە. یەکەم، چ پرسیارێک ئاسانە بۆ ئەوی وەڵامەکەی لەسەر ئینتەرنێت بدۆزیتەوە بۆی پێویست ناکە ئەو بابەتە لە ناو پۆلدا بوترێتەوە. دووەم، ئەگەر ئەو زانیاریە زۆرە لە بەردەست بێ لە ناو ئینتەرنێت و سایتەکان، ئێمە چۆن بتوانین لە تاقیکردنەوەکانمان پرسیاری وا جیاواز بهێنینەوە کە بتوانن بە شێوەیەکی کاریگەر هەڵسەنگاندن بۆ قوتابیەکان بکەین، بزانین دەربارەی بابەتێکی دیاریکرا و چی دەزانێت و چی نازانێت. بە ئاراستەکردنی ئەو دوو پرسیارەی پێشوو تاقیکردنەوەکانمان گۆڕانکاری بەسەردەهات لە تاقیکردنەوەیکی بەبیرهاتنەوەی زانیاری و کار و چاڵاکی ماتماتیکی بەهۆی کۆمپیوتەرەوە دەگۆڕێت بۆ چارەسەری گرفت بۆ شیکردنەوەی داتا، هەروە بۆ تێگەیشتن لە چەمکە ماتماتیکیەکان. سەرەڕایەوانەش پاکێتی تاقیکردنەوە هێندە گرنگ نییە، چکە وەڵامەکان لێرەدا ناتوانێت بە ئاسانی بدۆزێتەوە وەگەوەی تۆ پرسیاری کراوەت کردووە. بۆیە هەر قوتابیەک ڕەنگە بە شێوەی تایبەتی خۆی وەڵام بداتەوە. لانی لۆجیستی و ڕێخستن لە تاقیکردنەوەی سەمەتیڤ یان تاقیکردنەوەی کۆتایی. کاتێک ئێمە فێربوونی تەواو ئەنجام دەدەین و ئەوەش لە ساڵەکانی 80 سەدەی 20ەوە جێبەجێ کراوە، لایانی ڕێخستنی ئەو تاقیکردنەوەە تەنها ئالنگاری بوو کە چۆن دەتوانرێت بە شێوەیەکی سەرکەوتوانە ئەنجام بدرێت. ئایا چۆن مامۆستا دەتوانێت ئەو هەموو وەشانە جیاوازەی تاقیکردنەوە لە یەک کاتدا بنووسێ؟ ئێمە زۆر جار هەمان تاقیکردنەوەمان دەدایەوە قوتابی دووبارە و سێبارە. ئەوان لە کۆتاییدا لەبەریان دەکرد، بەڵام هێشتان بە تێگەیشتنەوە نەبوو. کاتێک دەستمان بە فێربوونی شێوازی بەرەوازی تەواو کرد، بە شێوەیەکی سادە چەند وەشانێک و چەند وێنەیەکمان لە تاقیکردنەوەکان بە قەڵەم لەسەر کاغەز دەنووسی. بەداخەوە قوتابیان ئەو کارەیان کرد کە ئێمە لێ دەترسان، ئەویش لە بەرکردنی وەڵامی تاقیکردنەوەکان بوو. هەرچەندە زۆربیان لە تاقیکردنەوەکان دەردەچوون، بەڵام ئەو فێربوونی ڕاستەقینە نەبوو. ئێمە فێربوونی یەک خاڵکە یارمەتی داین فێربووین یەک خاڵکە یارمەتی داین لە ڕێخستنەکان بە تایبەتی بۆ نمرەدانان و هەڵەچنی ئەو تاقیکردنەوەانە دەبوو بیکەین لە کاتی جیاجیادا. ئەویش گۆڕینی بوو بۆ تاقیکردنەوە لە سەر ڕێباز و شێوازی کۆمپیوتەری یان بە هاوکاری کۆمپیوتەر. قوتابخانەکەی ئێمە پرۆگرامێکی کراوەی واتە سەرچاوە کراوە ئۆپن سۆرسی بە خۆڕایی کە پێی دەگوترا مۆدڵ هەیە. بۆیە دەستمان کرد بەوەی ئەو پرۆگرامە دەتوانێت چەند کارێکی باشمان بۆ ئەنجام بدا کە لە ئاستی چاوەڕوانی ئێمەدا بوو. بەڕاستی دەم و دەست وەڵامی پرسیارەکانی دەدایەوە هەڵەچنی دەکرد کە ئەوەش بارێکی قورسی لەسەر شانی ئێمەلا دەبرد. بەڵام هێشتا ئێمە کێشەی ئەو وێنانەی تاقیکردنەوەمان هەبوو، ئەو وەشانە جیاوازانەی تاقیکردنەوەمان هەبوو کە لە زۆر ڕووەوە هاوشێوە بوون. ڕۆژێکیان جۆنەتن گۆڤارێکی دەخوێندەوە کە گۆڤارێکی سەرهێڵ بوو، ئۆنلاین بوو، دەربارەی ئەو پرۆگرامی مودڵە بوو بە شێوەیەکی ڕوونی کردبەوە کە دەتوانی وەشانی جیاواز و وێنەی جیاواز بۆ هەر تاقیکردنەوەیەک و بۆ هەموو قوتابیەک ئەنجام بدا. هەر قوتابیەک وەشانێکی جیاواز و وێنەیەکی جیاوازی لەو پرسیارانە بەدەست دەگەیشت. کاتێک کە ئێمە تاقیکردنەوەمان ئامادە دەکرد، چەند جۆرە پرسیارێکمان دادنا بۆ هەڵسەنگاندنی هەر یەک لەو ئامانجانەی فێربوون کە دەستنیشانمان کردبوو. دوای ئەوە هەڵدەستان بە دروستکردنی هەموو تاقیکردنەوەکە. ئێمە وامان دادنا کە کۆمپیوتەر بەخۆی بە شێوەیەکی ڕەمەچی یەکێک لەو پرسیارانە هەڵدەبژێرێت بۆ هەر یەکێک لەو ئامانجانەی فێربوون کە دیاریمان کردووە. بە ئەنجامدانی ئەو کارەش دەبینین دەیەها هەزار وێنەی تایبەت بە تاقیکردنەوەمان دەبێت کە ئەو کێشەیەمان لە کۆڵ دەکاتەوە، کێشەی وەشانی جیاوازی تاقیکردنەوەکان.
ئەوە ژوای کرد بە شێوەیەکی گشتی جێبەجێکردنی ئەم شێوازە کارێکی ئاسانتر بێ بەڵام دەبێ ئاگاداریش بین هەرچەند ئەوە کارێکی زۆر قورسە بەڵام لەبری ئەوەی کە تۆ یەک یان دوو پرسیار بۆ هەرێک لەو ئامانجانەی فێربوون دابنەی ئێستا دەبوو 20 پرسیار دادنین ئەوەش بەڕاستی پابندی و بەرپرسیارەتی زۆرە لەسەر شانی ئێمە بەردەوام هەڵدەستین بە پاککردنەوەی ئەو پرۆسێسە و پاڵاوتنی هەروەها زیادکردنی پرسیاری تر و گۆڕانکاری لە شێوازی پرسیارەکان و داڕشتنەوەیان لە ڕووی ڕستە و لە ڕووی ئەو وشانەی کە بەکارهاند و تاکو دڵنیابینەوە لەوەی کە هەموو ئامانجەکانی فێربوون کە پێویستن بە شێوەیەکی ورد و بە شێوەیەکی باش هەڵسەنگاندنیان بۆ کراوە. ئێمە ئەوە وەکو پرۆژێکی چەندین ساڵە سیر دەکەین کە ڕەنگە هەرگیز تەواو نەبێ بە ساڵێک و دوان کاتێک کە ئێمە باسی ئەو سۆفتوێرانە دەکەین کە تایبەتن بەکاری زیادە بۆ مۆدڵ زۆر پرۆگرامی تر هەن بە تایبەتیش دوو دانیان زۆر بەناوبانگن وەکو بلاکبۆرد و وێبCT. کارکردن لە چوارچێوەی فەرهەنگی نمرەدانان بە پێی پیت. ئێمە پێمان وایە زۆرێک لە ئێوە وەکو مامۆستا لە ژینگەیەکی هاوشێوەی ئەوەی ئێمە کار دەکەن لە قوتابخانەکەی ئێمەدا قوتابیان بۆ هەر کۆرسێک کە تەواوی دەکەن ئەنجامێک یان هەڵسەنگانێک وەردەگرن وەکو مامۆستا ئێمە پێویستە نمرەیەک بۆ هەر قوتابێک دابنێن PTA بۆ ئاستی باڵا و نایە PTB بۆ سەرو مامناوەندی هەروەها C بۆ مامناوەند یان باشە PTD بۆ خوارووی مامناوەند و PTFیش بۆ دەرنەچوو یان کەوتوو. بۆ ئێمە دەبوو شێوازێک بدۆزینەوە لە سیستەمی فێرکردنی تەواودا لەو شوێنە ژینگەیە کاری خۆی بکات. لە سەرەتادا بەڕاستی تووشی کێشە و گرفت و ئالنگاری هاتین. ئێمە پۆلەکانی خۆمان وەکو چوارچێوەیەکی هەڵسەنگاندنی پشتبەستوو بە ئامانجی فێربوون دەبینین یان ئەو پێوەروستاندرانەی کە ئێمە دامانناوە بەڵام قوتابخانەکەی ئێمە ئامادە نەکراوە بەو شێوەیە نییە کە ئێمە بتوانین ئەو شێوازەی خۆمانی تێدا جێبەجێ بکەین. زیاترش لەوە ناتوانین بە شێوەیە کار بکەین بە شێوازی فێربوونی تەواو سیستەمێک تێیدا تەواو پشت بەو پیتانە ببەستێت کە باسمان کردن چکە لە کۆتاییدا داوامان لێ دەکرێت ئەو نمرانە بخەینە سەر تۆمارێکی نمرەی سەرهێڵ لە ناوچەکە لە هەرێمەکەی ئێمەدا ئێستا پشتی پێدەبەسترێ تۆمارێکی ئەلکترۆنیشە. ئەو تۆماری نمرەیە دایک و باوکانیش دەبینن چکە ئەوانیش لەوە ڕاهاتون نمرەکان بە شێوەیەک بێت بە ڕێژەی سەدی بن یان خاڵەکانی دیار بن بزانین چۆن بۆتە ئەو پیتەی دراوەتە قوتابیەکە. بۆ ڕوبەڕووبوونەوە و چارەسەرکردنی ئەو ئالنگاریە ئێمە بەڕاستی کاتی ناخۆشمان بەسەر بێت پێویست بوو زۆر جارکارەکانی خۆمان دابڕێژینەوە تاکو لەگەڵ ئەو سیستەمی نمرەدانانە بگونجێ. ئەوەی شایانی باسە ئێمە سیستەمێکی تێکەڵمان دروست کرد کە بەشێکی دەتوانین بڵین نمرەدانانە بە پشتبەستن بە ئامانجەکانی فێربوون بەشێکی نمرەدانانی باوە بە بەکارهێنانی پیتەکان کە ئەوە ڕەنگە لە ژینگەی ئێوە کار بکە یان سەرکەوتوو نەبێت. لەو سیستەمەی ئێمە هەڵسەنگاندنە کۆتاییەکانمان هەتاکو 150 واتە نیوەی هەموو نمرەی قوتابیەکەی لەسەر دەبێت بەڵام پێویستە قوتابی بەلایەنی کەم 175 لە هەریەک لەو هەڵسەنگاندانە بەدەست بێنێ پێشەوەی نمرەکەی تۆمار بکرێ لەو تۆماری نمرە ئەلکترۆنیانە. لە 150کەی تر واتە نیوەکەی تری بە تایبەتی دانراوە بۆ پەرۆپێشچوونی بەردەوامی هەر قوتابیەک بە پشتبەستن بەو هەڵسەنگاندنە بەردەوام و فۆرمەتیڤەی کە پێشتر بەش یان لە ناوانەکە جێبەجێ کراون. وانەی بەرەواش بە شێوەیەکی گشتی دەگونجێ و گونجێنراوە لەگەڵ سیستەمی نمرەدانان بە پێی پێوەری دیاریکراو. زۆرێک لەوانەی کەوانەکانیان بەرەواش دەکەنەوە ئەو سیستەمەی پشتبەست و بە پێی پێوەری دیاریکراو بەکار ناهێنن و زۆریش لەوانەی کە ئەو سیستەمە بەکار ناهێنن وانەکانیان بەرەواش ناکەنەوە. بەڵام ئێمە پێمان وایە هەردوو سیستەم زۆر بەباشی بەیەکەوە هەڵدەکەن و دەگونجێن. لە قوتابخانەی ئادەمز کە 50 ساڵە ئەو سیستەمە جێبەجێ دەکا لە وەست منستر لە ویلایەتی کۆلۆرادۆ پشتیان بە سیستەمێکی نمرەدانان بەستووە لەسەر بنەمای چەند پێوەرێک لەسەر ئاستی ویلایەت لەسەر ئاستی هەرێمەکە. لە هەر پۆلێکدا قوتابی پێویستە ئاستی نمرەکانی جیاواز بێ هەر قوتابیەکیش پێویستە لەوانەکەی خۆیدا نمرەی پێ بدرێ. ئەو ڕاهێنانەی کە ڕێنمایی دەدەن لەسەر ئاستی ویلایەت و هەرێمەکان لەم دوایە بۆیان دەرکەوت کە سیستەمی نمرەدانانە زۆر دەگونجێت لەگەڵ ڕێنمایی ڤیددیۆکانی لە کاتی جیاجیا سیر دەکرێن. زۆرێک لە مامۆستاکانی ئەوانیش ئێستا خەریکی ڤیددیۆی تایبەتن ئامادە دەکەن بتوانێت ئەو پێداویستی ڕێنمایی کار و فێرکاریانی قوتابیان فراهەم بکات. هەر ژینگەیەکی نمرەدانان لە قوتابخانە لە سەرتاسەری جیهان جیاوازی هەیە. ئێمە پێویستە لە چوارچێوەی پێوەرێکی دیاریکراو بە پشتبەستن بەوەی ئەو بابەتەی دەیڵێنەوە و ئەو ناوەڕۆکەی دەیڵێنەوە کاری خۆمان بکەین. هێنانەکایی وانەی بەرەواش گۆڕانکاریی ڕیشەییە. ئاسایی هەندێک لە ئێمە دوودڵ بین لەوەی ئەو سیستەمی نمرەدانانە گۆڕانکاری بەسەردا بێنێت. پێکهێنەکانی وانەی فێربوونی بەرەواژی تەواو
جیاوازن لە قوتابخانەیەک بۆ قوتابخانەیەکی دی وەک چۆن ڤیددیۆکانش و دابشکردنی ڤیددیۆکانش لە شوێنێکەوە بۆ شوێنێکی تر جیاوازە.